مولەتی کۆتایی حکوومەتی عێراق بۆ قشانەوەی هێزی تورکیا لە ناو خاچی عێراقدا کۆتایی پێهات کە دەبواە پارچلوار سعات هێزی تورکیا دەربچێ بەڵام سەرڕای گشتداواکاریەکان هێزی تورکیا لە ناو خاچی عێراقدا خەریکی قایمکردنی پێگەکانی خۆیانن سیاسەتوانە عێراقیەکانیش ئەم هانگاوی تورکیا بە داگیرکردن وەسف دەکەن کاتێک هێزەکانی داعش هاتنە نێو عێراقەوە و بەشێکی زۆری خاکەکەمانیان داگیر کرد پاشان سوپای دۆستان مەشقوڕاهێنانیان بە هێزەکانی پێشمەرگە و خۆجێیی کرد جا سوپای تورکیا بوو بێتیان ئەمریکا ئەم هێزە ڕاهێنراوە فێری ئەزمموی شەڕکردن بوون و بە ئەندازێکی بەرچاو دەستیان بە تۆمارکردنی سەرکەوتن کرد ئەگەر هاتنی ئەو هێزە تورکیا لەسەر داوای حکوومەتی هەرێمی کوردستان یان بەغدا بێت ئەوە کارێکی ئاساییە بەڵام ئەگەر ئەم هێزەی تورکیا هاتبێت لە پێناو پارێزگاریکردن لەو نەوتەی بە قاچاغی لەژێر چاودێری داعشدا بۆ تورکیا دەبرێت پاشان بە ئیسرائیل دەفرۆشرێت ئەوە ئێمە هەمووان ئەم کارە ئەو پەڕی ڕەت دەکەینەوە تورکیا وا ڕادەگەینێت کە هێزەکانی بەرەو عێراق هاتوون بۆ ئەوەی شەڕی داعش بکەن عێراقیش بەنیازە پەنا بۆ ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و نەتەوەیە گرتووەکان بباتن لە کۆتاییش وەک ڕادەگەیندێ ئەگەر هێزی تورکیا خاچی عێراق بەرنەدا ئەوە تا عێراق هێزی سوپایی بەکاردێنێ بۆ دەرکردنی هێزەکانی تورکیا گرنگە لەمڕۆدا هەمووان یەک هەڵوێز بین دوای کۆتایی هاتنی دوامۆڵەتەکە ئەو کاتە بەرپرسیایەتی حکوومەتی عێراقیە ڕێوشێنی تایبەت بگرێتە بەر دەبێت یەکەم لەسەر ئاسی نێونەتەوەی دەست پێ بکات و بژارەی پەنابردن بۆ کردەی لەشکری دوای ئەوە بێت شەقامی عێراقی ئەمڕۆ لە بارێکی هەستیاردا دەژێ و بەردەوام خەڵک ڕوو لە باڵوێزخانەی تورکیا دەکەن و ناڕەزایی خۆیان بەرامبەری هاتنی هێزەکانی تورکیا دەردەبڕن سەبارەت بەم بارودۆخەنە ئارامەدا باڵوێزخانەی تورکیا هیچ گرنگێکی بەم بابەتە هەستیارە نەداوە وەک بڵێ نەبای بینی بێت نەباران قوات تورکیە ئەمریکا چرای سەوزی بۆ هێزەکانی تورکیا هەڵکردووە هەروەها مەسعود بەرزانیش ئەمانە پشتیوانی لە داعش دەکەن هەروەها وڵاتانی عەرەبیش وەک سعودی و تورکیاش لەسەر یارمەتیدانی داعش ڕێکەوتون تورکیا ئیدعا دەکات ڕێکەوتنی لەگەڵ حکوومەتی عێراقیدا هەیە بەڵام ئەم ڕێکەوتنە لەگەڵ ڕژێمی پێشووی عێراقدا بووە و ئەو ڕژێمە وا بۆ 12 ساڵە نەماوە جا هەر بۆیە دەبێت حکوومەتی عێراقی چاو بۆ و ڕێکەوتنانەدا بخشێنێتەوە جا ئەگەر هەتا ئەمڕۆژ کاریان پێ بکرێت دەبێت هەڵیان بۆشێنێتەوە بە توندی داوا لەو هێزە تورکیانە بکات لە خاکی عێراق بچنە دەرەوە لەبەرەوەی ئەما پێشێلکردنی سەروەری خاکی عێراقە هەموو لایەنێک وا ڕادەگەینن ئەگەر ئەم بابەتە هەستیارە بە زووترین کات چارەسەر نەبێتن ئەوەتە کارەساتێکی دڵتەزێنی بە دووادادێت و کە بە قۆناغێکی ترسناک بۆ هەرێمی کوردستان و عێراق وەسف دەکرێت سڵابامەڕی دەرج ئەمریکا بەغدا